ئێمە هەی خاک وە سەرمان دەنگت خۆشە هەتا زۆریان لێت نەکرد خۆت نیشان مەدە مەیە پێشەوە خۆت دەرمەخە سینگی خۆت مەکەوە بڕۆ پێشەوە بۆ ئەوەی خۆت بپارێزی لە ڕۆژی قیامەت واللهی دڵسۆزم هەم بۆ نەفسی خۆم و هەم بۆ ئێوەش براکارم هەم بۆ ئەو برایە لە شەکەوە قورئانە خوێنن و دەنگیان خۆشە برا بەڕێزەکانم داودی بن ئەبی هند کە یەکێک بوو لە پیاوچاکان 40 ساڵ بە بەردەوامی ڕۆژ لە ڕۆژی ئاوها کە ئەچوو بۆ شوێنی کەسابەتی بەڕۆژووە بوو هەتا ئەو ڕۆژەی کە پێشەوەی وەفات بکات فەرمووی واللهی 40 ساڵە من بەڕۆژوم تا ئێستا خێزانم پێی نەزانیوەکەوە من بەڕۆژوم سبحان الله ئەوانە ژیانیان زۆر خۆش بوو ئاسوودە بوون بۆ ئەوە ژیانیان بوو داود بن ئەبی هند ئەڵێت صام داود بن أبي هند 40 سنة لا يعلم به أهله خێزان و ماڵ و منتاڵی پێی نەدەزانی ئەمە بەڕۆژووە ئەزای چی دەکرد بە خێزانەکەی دەوت نەختی خواردنم بۆ دروست کە لە بەرەوەی بۆ نیمەڕۆ نەهاتەوە بۆ ماڵەوە لەسەر کار و کەسابەتەکەی بوو کە خێزانەکەی بۆی دائەنە ئەم بەڕۆژوو بووە نیەتی ڕۆژووی هێناوە بەڵام لە ڕێ ئەو خواردنەی ئەدا بە فەقیر وەژار هەموو ڕۆژێ لە ماڵەوە خواردنی لەگەڵ خۆی دەبن ئەوی بۆی نەزانێ خێزانم کە من بەڕۆژوم ئێمە هەی خاک وە سەرمان ئەزانی بەیانی 13 و 14 و 15 ئەزانی ئەوە ئەمەوێ بیخەمە بیر دەزانی بەیانی پێنجشەمە بۆ بەیانی پێنجشەمە ها لە بیرت نەچیە بەڕۆژوو بە باش یعنی خۆشم بەڕۆژوم سبحان الله ئەوە تا پیاوچاکان ئەوانە بوون 40 ساڵ بەڕۆژوو بوون نەیەش خێزانی بزانێ دەوێت خواردن بۆ دانا ئێوارە بە ساعتەوە فتاریە کرد لە ڕێ خواردەکە هەم بەڕۆژووە بوو هەم سەدەقەیشیە کرد نەیزانی خێزانی بزانێ کە بەڕۆژووە و کە خێریش دەکات بەڵام ئێستا خەڵکی بەداخەوە ڕەسمم لەگەڵ فەقیر و هەژار ئاگرێت ئابووڕووی دەبا